من کاگی یوسفم لسالی 2017 لحفظه چواری 2017 بیروکەی ئەوەم بۆ هات کە سۆران پێویستی بە سەرەزاتێکی جیاواز هەیە لەبەرەوەی نەقسی ئەو شتە هەموو دەمێ لە شاری خۆمە دیت. بیرۆکەم ئەوە بوو کە لە دەستپێک لە شتێکی خنجیلانە و دیزاینێکی نوێ دەستپێکان کە تعبیربی لە فۆلکلۆری کوردی تێکەڵ بەشتی مۆدێرن. بڕیارماندا کە دەست پێ بکەین لە ساڵی 2017 توانیمان ئەلحەمدولیلا تا ئێستا پەرە بە ئیشەکەی بدەین و پێشی بخین. دیزاینی ئەو شوێنەم لە ساڵی 2019 دەست پێ کردە، پێشتر بچووکتر بووین. پاش 2 ساڵ لە 2019 توانیمان ئێرە بە خۆمان دیزاینکەین بە بەرهەمی خۆمانە و بیانی. ئێستا ئەلحەمدولیلا نزیکەی 200 بەرهەمی ناوخۆ و بیانیمان هەیە. سەرەزات بە شێوەیەکی عام زۆری نێوخۆییان کەمترە لە زۆری بیانی، زیاتر سەرەزاتی بیانی دێتە ناو هەرێم و ئەوەی نێوخۆیشمان هەیە وەکو دەنکە کەنگەر یان دەمینین نۆکی خۆمانە نرخیان لە یەک جیاوازن. نۆک زۆر ئەرزانە و دەنکە کەنگەر نرخی زۆر بەرزە لە بازارەکان و ئیستیرادیش دەکرێت، ینی خەڵک هەم بۆ دیاری و هەم بۆ فرۆشتن بۆ دەرەوەی هەرێمی کوردستان ئەینێرن. جیاوازیەکەی بەرهەمی ناوخۆ و بیانی لەوەیە کە بەرهەمی ناوخۆ ڕێژەکەی زۆر کەمترە لە بیانی و جۆرەکان جیاوازی نەوعیە یەکجار زۆرە. زۆری بیانی یەکجار زۆرمان هەیە، بوو نمونە گوێزی خۆمانەمان هەیە بەڵام گوێزی بەرازیلی نرخی یەکجار بەرزە لەبەرەوەی پێکاتەکەی ڤیتامیناتی جیاوازە لەگەڵ گوێزی خۆمانە. بەر لەوەی لە هەرێم دروست بکرێ بیرۆکەی ئەوەم بووە کە جیهازی سەرەزات بینم بیکەم بە کرێم، ینی کرێمی سەرەزات بە فرێشی بەبێ ئەوەی مەوادی حافیزەی هەبێ لە پێش چاوی خەڵک دروست دەکرێ. ناوکی سەرەزاتەکە خۆمانەوە بیانی هەردووکیان بە خاوی لە ناو مەچینە دەکرێت بەو کرێمە کە یارمەتی دەرەکی باشە بۆ ئەو خەڵکانەی کە پرۆتین بەکاردێنن بۆ ڕیاضە یان ئەمانەی کە نەخۆشن پێویستیان بە هاڕاوی سەرەزات هەیە. بەرهەمە خۆمالیەکان وەکو شیرینیەکان کولیچە بڕما ئەوانە مەنتیقەی ڕواندز و سۆران دەستڕەنگینن بە شتانەوە سەردانی زۆر دەکەن. قەیسی خۆمانەمان هەیە، قەیسی بیانیمان هەیە، بابەتی شەکری کوڵاو هەیە، جۆرەکانی یەکجار زۆرن کە لێرە بە ڕۆژانە دروست دەکرێ و کوالیتەکەی زۆر بەرزە. ئەمە حەوڵماندا نایلۆن بەکار نەینی، یعنی ژینگە پارێزی لای ئێمە زۆر بەهای هەبوو و دەستخۆشیشمان زۆر لێکرایە. نزیکەی 7 ساڵەکە ئەمە کاغەزی سەرەزات ئەو زەرفە سەرەزاتە بەکاربێنین کە ئانتیباکتریا و متەلایزە و پێک دێت لە مەوادی کاغەز و متەلایزێکی زۆر تەنک لە ناوخۆی بۆی نەتەقی و کوالیتەکەی وەکو خۆ بمێنێ. سوودێکی زۆری بۆ ئێمە و بۆ هاوڵاتیش هەیە. یەکێک لەو بەرهەمانە کە من زۆر تامەزرۆ بووم بیگەم بەو ڕۆژەکە ئەمەیان بگاتە دەستی خەڵک لە کوردستان، ئاوی لیمۆی تەبیعی بوو 100% سروشتی کە لە دەرەوەی وڵات لە کارگەیەکی تایبەت دروست دەکرێت و دواتر دەینینەوە ناو هەرێم کە نەشمان توانیە لە هەرێم ئەوە دروست بکەین. سەبەبەکەی ئەوە بووە کە تا ئێستا شوێنەکەمان پێ وەکو گونجاو پێمان ڕێک نەخسرا و لیمۆەکە چکە لیمۆی وەرزە هەموو وەرزە ئەو لیمۆ دەست ناکەوێ و نەبوونی ساردخانەکان لە سنووری سۆران یەکێک لە هۆکارەکانە. خەڵک دڵنیا کەمەوە کە کوالیتی ئێمە ڕۆژ بە ڕۆژ بەرزتر دەبێتەوە. حەوڵ دەدەین کە کوالیتێکی باش پێشکەش بە خەڵک بکەین و لە داهاتوێکی نێزیکیش فەرعێکی زۆر تایبەت بە ناوی نەفیس لە دەرەوەی وڵات ئەکرێتەوە لە ساڵی 2024. هەموو حەول و کۆششیمە ئەوە بووە کە بتوانین پێگەی کورد، ناوی کورد وەکو ڕۆلەیەکی کورد لەوێ جێ پەنجەمان دیار بێ و کوالیتی بەرزی مەوادی کوردی و غەیرەش بە خەڵک بناسێنی.